سپاسانەکەم لە هەرێمی کوردستان 6 چاکسازی هەیە لە هەولێر و سلێمانی و دەهۆک لە هەر شارە 2 چاکسازی لێیە چاکسازی گەوران پیاوان لە 18 ساڵ بەسەرەوە لە هەر سێ شارەکەی هەیە چاکسازی ژنان و مناڵانیشێ لە هەر سێ شارەکەی بەڵام بەرپرسی ژنان و نەوجەوانان جیایە و لە هەرێمی کوردستان ئەوەی کە تۆ باسەکەی کە ژمارە سزادراوان زۆرە و لە ناو چاکسازیەکان لە ژوورێکدا جێگای 9 کەسە زیاتری لەو 9 کەسە تێدایە زۆر ڕاستە ئەوە لە دەسەڵاتی ئێمە نییە سزادراوێک کە حکمی بۆ دەرچوو سزای بۆ دەرچوو ئەوە ئەنێڕێتە چاکسازیەکان لە هەر تاوانێکی کردبیت بۆیە دیارە ژمارەی تاوانباران زیادە بەرەو زۆری ئەچی لە هەرێمی کوردستان زۆر ڕاستە لە ئێستا بۆن بوونە لە چاکسازی گەورانی هەولێر پێویستە 900 سزادراوی تێدا بێ ئێستا 2030 سزادراوی تێدایەت لە ئێستادا کە لە جیاتی ئەوەی لە ژوورێکی 9 کەسی تێدا هەبیە 8 کەس تێدابێت کە بە پێستاندار دەبێت لەوە زیاتری تێدا نەبێت لە هۆڵێکی ئێستا زیاتر لە 20 تا 25-26 کەسی تێدا هەیە کە ئەوە زۆر نەگونجاوە لەگەڵ چاکسازی ئەوە گرفتێکی زۆری دروست کردووە بۆ چاکسازیەکان هەم بۆ لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی ئەمنیەوە هەمیش لە ڕووی کێشەی ڕۆژانەی بەرەوبەرایەتەکە ئیدارەکە کە کێشەی زۆری بۆ دروستەکە و بۆ لەسەر حکوومەتیش مەصرفێکی زۆرە و ئێمە داوامان کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئاسانکاری بیت و وەزعێکی قەیرانی دارایی ئێستا مەصرفی زۆر نەچیت بسی شوێنێکی تر دروست بکە یاخود تعمیر بکە پارێکی زۆر تێپسی داوامان کردووە لە چوارچێوەی لێژنەیەکی باڵا کە دروست بوو بە بڕیاری سەرۆکاتی ئەنجومەن و وەزیران جەنابی سەرۆک کە پێشنەرمان کردووە کە چەند ژوورێک زیاد بکرێت لە چاکسازی گەورانی هەولێر چەند هۆڵێک زیاد بکرێت بۆ ئەوەی ژمارەی سزادراوان ئەوەندە لە هۆڵێکدا نەبن و بتوانێت دابش بکرێت بە سەهۆڵەکانی تر بۆ ئەوەی ئیزدحامەکە کەم بکرێتەوە و بۆ هەمان کێشە لە چاکسازی گەورانی دەهۆچیشەیە بەڵام لەوێ داوامان کردووە کە 32 هۆڵ لەلایەن وەزارەتی ناوخۆ ئیسفادە لێ ئەکرێت داوامان کردووە کە ئەو 32 هۆڵەمان بدرێتەوە چارەسەرێک بۆ وەزارەتی ناوخۆ بکرێت کە شوێنێک دابین بکرێت بۆ ڕاگیراوانی وەزارەتی ناوخۆ و ئاسایش لە دهۆک ئێستا ئێمە 6 چاکسازیمان هەیە بەڵام ئەو چاکسازانەیە کە بینایەکانی خراپە چاکسازی ژنان و مناڵانە لە هەولێر لە سلێمانی لێ دەهۆک بەڕاستی بینای چاکسازی ژنان و منداڵان لە هەولێر و دهۆک و سلێمانی هیچ مواسەفاتێکی چاکسازیان تێدانە هیچ گونجاونینە بۆ چاکسازی لەبەر ئەوەی ئەو بینایەنە بۆ چاکسازی دروست نەکراون و کۆنن و ژمارەی ژوورەکان کەمە و بەڕاستی ینی گرفتێکی زۆر گەورەی دروست کردووە بۆ پرۆسی چاکسازی و بۆ ئیدارەکەش بۆیە هەر ئەو چاکسازانەی کە نەگونجاون ئەوانی ژنان و نەوجەوانان لە هەرسێ شار دەست بە دروستکردنیان کرا پێش ئەوەی کە قەیرانی دارایی سەردەمی شەڕی داعش دروست ببی دەستیان پێکرا بەڵام لەبەر قەیرانی دارایی و لەبەر شەڕی داعش پرۆژەکان ڕاگیران و ڕێژەیەکیشان لێزێ بەجێکراوە ئێستا داوامان کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە دەست پێکراون داوامان کردووە کە تەواو بکرێن بۆ ئەوەی ڕاستە لە ناو چاکسازی ژنان ئەو کێشەیە هەیە کێشەی ئەوەی کە منداڵ لەگەڵ دایکیانێن کە دایکێک حکوم دراوە یاخود ڕاگیراوە منداڵەکانی خۆشی لەگەڵە لەبەرەوەی کێشەکەی کۆمەڵایەتیە یاخود کێشەیەکی سیاسی یان پەیوەندی بە تێرۆریزمەوە هەیە منداڵەکان لەگەڵ دایکیانین کەەوە کێشەیەکی زۆر گەورەیە و ئێمە زۆر پێی ناڕەحەتین و لە وەزارەت فەرمانێک دەرکرا لێژنەیەک پێکەندرەکە هەوڵ بدرێ ئەوانەی یاسا ڕێگا ئەدا ببردرێنە چاودێری کۆمەڵایەتی بۆ ئەوەی دوور بخرێنەوە لە ناو چاکسازیەکان و لەو بیئێ لەو کەش و هەوایە ناو بەندیخانە دوور بخرێنەوە چونکە کاریگەری دەرونی ئەبی لەسەر ئەو مناڵانە بەڵام تا ئێستاکە چەند ژمارەیەکی کەم لە منداڵەکان بردراوە ئێستا لە چاکسازی ژنانی هەولێر زیاتر لە 50 مناڵ هەیە ئێستا گەڵ دایکیان بەداخەوە تێیدا هەیە تازە لەدایک بوو هەتا ئەگاتە 7 ساڵی جگە لەوە ئەوانە
بێبەشیش ئەبن لە خوێندن بەڕاستی پێویستە لە تەمەنی 6 ساڵیەوە ئەوانە ببدرێنە بەردەم خوێندن. ئەو سزادراوانەی ئێستا لە ناو چاکسازەکانن لە هەرێمی کوردستان لە هەرسێ شارەکە ژمارەی گشتی 5,032 سزادراوە لە ئێستادا لەوانەیە بۆ بەیانی گۆڕانکاری بەسەردابێ 5,032 سزادراوە و زۆربەی ئەو تاوانانەیە کە کراون زۆرترین تاوان تێرۆرە دوای تێرۆر کوشتنە اینجا بەکاربەر و بازرگانیکردنە بە مادە خۆشبەر اینجا دزیدێ اینجا تاوانەکانی تر بەداخەوە ئەوانەی کە تێرۆرن بڵێن ژمارەیان زۆرە بەڵام زۆربەی خەڵکی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقن کە لێرە سزادراون و لە ژمارەیان لە سەروی 1500 کەسە و ئێمە هەوڵمان داوە لە ڕێگە حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرێک بکرێ بەوەی کە ئەو ژمارە زۆرە کاریگەری کردوتە سەر سزادراوەکانی تریش کە ناتوان دەریوەکو پێویست خزمەت گوزاران پێشکەش بکرێ و کێشەش هەیە بۆ بەڕێوەبردننی پرۆسی چاکسازی داوامان کردووە کە ئەوانە یان ژووری زیاد لە ناو چاکسازەکان هەروەکو پێشتر باسم کرد دروست بکرێ بۆ ئەوەی ئەوانە تەسنیف کراینە زۆربەی هۆڵەکان ئەوانەی تێدانە کە ژمار لە هەر هۆڵێک نزیکەی 25 تا 30 کەسی تێدایە بۆ ئەوەی ئەو ژماران دابش بکەن بەسەر بە هۆڵەکانی تر ئەوانیش پرۆسی چاکسازیان لەسەر بکرێ یاخود بە پێی پرۆتۆکۆلێک لەگەڵ حکوومەتی ناوەند کارێک بکرێت کە ئەوانە چارەسەرێشان بۆ بدۆزرێتەوە.